لروي زواج وشتوى يعني زور مشكلة يعني هل لروي تمن وشتوى در النبي تمن يعفرتي قولة ربيان تمن شو؟ تمن منو يستو نازم لبرتي وكاركشي تي لروي شرعي ونابت لروي ئێستا تۆ پێم بڵێ تۆ بە تەمای کێ بینیت و تەمەنی چەندێ لە تۆ گەورەترە و چەندێ لە تۆ مناڵترە با بۆ تەرتیب ها منو 5-6 سال خود قولة ربي لا ها مالو رازي من بس تمن دلين ببو زواج نابتن توني قولة ربيان لروي شرع عوالي تۆ تەمەنت چەندێکە؟ ما مستمن هجدمو ئەی هاوار 18 ساڵی ئەو چەندێکە؟ 23 لە شەرعا هیچ کێشەیەکی تیان نییە بەڵام ئەو ئەزمموی ئەو هەیەی لە زۆرزانی و لە دنیا بینین تۆ نیتە باشە بتوێنێتەوە ئەم پۆینتە لێکە درێتەوە بەڵام لە ڕووی شەرعەوە ئاساییە قوربانیان مادام کچەکە عاقڵە و جەنابیشت بە هەمان شێوە بلوغت گەشتێتە و تەمیزت هەیە ئەزانی ڕاست کامەیە و چەپ کامەیە لە ڕووی شەرعەوە هیچ کێشەیەکی تیان نییە و مادام گونجاون بە یەکتریەوە لەگەڵ یەکتریا و یەکتریتان خۆشەوێ بڕۆ کاکە گیان زەواجکە لەگەڵیە ئیتر بۆەوەی ئەگەر زەمن ڕۆیشتە پێشەوە ژنت بەسەری هێنا یان چی پێڵێن هەر شتێک ڕوویدا ئەمە قەدەرە براکەم ئێمە لە ژێر قەدەری خوای پەروەردگارین اینجا زۆر جار بۆ نمونە ژن زۆر حەزەکە ئەوە بپرسێ ئەرێ پیاوەکە تۆ بە تەمای ژنم بەسەر بێنیت تۆ هەمیشە ئەمە بدا جوابت بێت بڵێ ئەگەر لە ناوچەوانم نووسرا بێت ئەیهێنم لە ناوچەوانم نەنووسرابیە هەرچی ژنی دنیا هەیە داوام لێکا زەواجی لەگەڵا بکەم ناتوانم زەواج بکەم کەواتە من لە ژێر فەرمانی خوای پەروەردگارم تەواو بەمە قەزیەکە کۆتایی پێدێت ئێستا بۆ نمونە هەبووە لە عەقدی زەواجەکەی وعدی داوە تۆتی کاکەم من زەواج لەگەڵ هیچ ئافرەتێکی ترا ناکەم باشە وعدی داوە دوای کایتر زروفی هاتۆتە پێشەوە والحاصل کە ژنی هێناوتیانە بێوەعد بووە وعد الخلاف بووە ئەمە منافقە ئەمە هەر لە سەرەتاوە زانیمان کەسێکی قۆڵ بڕە بۆیە تۆ لە ژێر قەدەری خوای پەروەردگارایی هەنیە وعد و وعود هەیە ناتوانانی یعنی جێبەجێکی باشە بە تایبەت ئەوەی کەوا ژنێ لە خۆی گەورەترە هێنێت 10 ساڵ لە خۆی گەورەترە 5 ساڵ لە خۆی گەورەترە بتوێنێتێ ئافرەت کە 4 مناڵی بوو 5 مناڵی بوو ئیتر ئەو ڕنگ و ڕووە جوانی جارانی نامێنەوە پیاویش تۆ 10 ساڵ لە ژنەکەی خۆت مناڵتر بیت حتمما لە قیمەی گەنجێتیە بیت ئەو کاتە ڕەنگە لەبەر پەروەردەکردنی مناڵەکانی و لەبەر ئەوەی ئیتر سەرقاڵێکی زۆر ڕووەکاتەوە ئافرەتە ناتوانێ حەقی کولی بابەتەوە ئەنجا ڕەنگە تۆ بیت لە زەواجی ترکەیتەوە حەزی ژن بێت ئەو کاتە خلاف و تۆزێ کێشە و مەشاکیل ڕۆدات بۆیە کورد دایمەن وتیانە با ژن دایمەن لە خۆت بچووکتر بێت با 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵ لە خۆت مناڵتر بێت تێگەی ئەجا ژن لە خۆت مناڵتر بۆ ئەو کاتە ڕەنگە پیا و بیری ئەوە نەکاتەوە بۆ نمونە زۆر جا کورد دەڵێ ماڵ لە خۆی تێکدات یان خەواڵێن خۆی ئیتر هەندێک ماڵ تێکچوونە بەڕاستی بۆ هەندێک ماڵ تێکچوون بۆ هەندێک دروستبوونی ماڵە یاعیسا پیاوی وا هەیە ژنەکەی ئافرەتێکی ڕێک و پێکە بەڵام ژنەکەی نەخۆشە یان لە ڕووی نەفسیەوە زۆر تەواو نییە یان ئافرەتێکی خانومان و کابان نییە ناتوانێت دوو میوانی ڕێک و پێک بڕێکان ناتوانێت ماڵەکە پاکەوە کات ناتوانێت مناڵەکانی تربێت بات ناتوانێت حەقی هاوسەرەکەی بات ئەمە بەڕاستی ئەگەر ژنێ بێتە ئەم ماڵەوە هەم خزمەتی ئەو ژناکە و هەم پیاوەش لەو قەیرانە ڕزگارێ بێت طبعا ئەگەری تر ژنەکە کێشەی بۆ دروست نەکە ئەمە لەم حاڵەتەیە ئەبێتە خەیر و خۆشی بۆ پیاوە بۆ ئەو ماڵە بەڵام ماڵی وا هەیە لی تێکەچێت ژنێکی باش خانومان ڕێک و پێک یعنی هەموو مواسەفاتێکی جوانی لەو ئافرەتەیە هەیە و ئەم پیاوەش بەڕاستی هیچ نەقسێکی نییە باشە لە پڕێکا خۆی کێشێ بە ژنی دووەمە ئیتر ئەم ژنی دووەمە ئەبێتە خۆرە بۆ گیانی ئەم ماڵە باشە ئیتر ژن تەلاقە درێ ماڵ لی تێک ئەچێت ئەجا وای لێ دێ پیاوەکە ئەم ژنەش تەلاقەدا بێ کەس ئەمێنێتەوە بۆیە هەندێک لێ ئەشێوێت و هەندێکیش بۆی ئەلوێت و ماڵ و خانەوادەیەکی جوان بۆ خۆی دروست دەکات باشمان بینی ئینشەڵڵا دەست خۆش مامۆستافای گەورە خێرت بنووسی و هەموو نەقسەکانت دەبڕۆ بیهێنە چاوەڕاستە دەست ناز دەکەمەوە عەزیز بینی چای بینی قسەکەت ڕوونی ئینشەڵڵا و ئەمەش هەمان دێنێ دەست خوای گەورە